سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش خۆشحاڵم لە یەکەمین بەرنامەی ڕێگادا دەبمە میوانی ئێوە لەم بەرنمەیەدا لە بەرنمەی ڕێگا باسی لە ڕاگەاندن کارم بانگەکەین باز لە ڕۆڵ و کاریگەری و پێگەی میدیا دەکەین لە کوردستانە و بە تایبەتی لە پارێزگای هەڵەبجە میوانی بەرنمەکەی من ڕەنگین سەلامە یەکێکە لە ڕاگەاندن کارە زۆر باشەکانی پارێزگای هەڵەبجە و کوردستان دەمەوێت لەم بەرنامەدا کۆمەڵی پرسیاری ئاڕاستە بکەم لە بواری میدیادا ڕەنگی خاص سڵاو لەبە تەندروستی چۆنە باشی شکر لەگەڵ کاری ڕاگەاندن چۆنی باشین داسەش بەردەوامین لەش ساق بێ و سەرکەوتوو بیت ڕەنگی خان دەمەوێت یەکەم پرسیار لەوە دەست پێکم بچمەوە بابەتەکە پێم خۆشە باسێکی سەرەتای کارکردنی خۆتکەی لە بواری میدیایە بزانم کەی هاتوستێنەوە میدیا و دەستەکردە بە ئیشی ڕاگەاندن زۆر سوپاس سوپاسدان کەم سوپاسی و میوانداری بکەم و وەزامیەکەم ئەڵقەشە ئومێ دەکەم کە بەرنمەکە جێگەی سەرنج بێەوە بۆ ئەوەی کە ئەڵلقەکانی داهاتوو خەڵک چاوەڕێ بەرنمەکە بکە هەرەوە نەبێت و بڵان ئەڵلقەیەکەم و کۆتایی هاتووە سوپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ لێرەین و قسە لەسەر کۆمەڵە بابەتی گرنگین ئومە دەکەم کە پرسیارەکان کۆمەڵە بابەتی تایبەت و ئەوەی تیاابێ دیارە من ڕەنجین سەلامم لە ساڵی 2023ەوە هەمان ڕادیۆ کە ئێستا ئەمڕۆ لێرە میوانم وەکو میوان هاتووم بەڵام پێشکەشکاری بەرنامەیەکی گەنجان بووم ڕێکخراوی ئازادی لاوان بوو بەڵام ڕادیۆکە لێرە نەبوو تەڵان لە شوێنێکی تر بوو بینایەکی بچکۆلان و شوێنێکی بچووک و ڕاگەاندنکاری باش کە ئێستا هەمویان لە تا ڕادێک بەشێکیان یعنی لە شوێنی باشاییشەکەن لەوێ دەسم پێ کردووە تر وردە قۆناغەکانم دەست پێ کرد و دواتر چوومە تەلەڤیزۆن و لەگەڵ تەلەڤیزۆنی شەهرکاری ڕادیۆیش هەر بەردەوام بوون چکم هەستەکەم ڕادیۆ شتێکە یعنی تایبەتمەندیکی تیا هەیە کە من زۆر جار پێمەڵێن چۆن ناگوێزیتەوە مەسەن بۆ فڵانە شوێن یان چۆن ناچی بۆ شوێنێکی تر ئیش لەو پرسیارانێ ڕۆ بۆم ئامادە کردی ئەوەیە چۆنێتە ئێستا هێشتا لەناو ڕادیۆیە کارەکەی کەواتە هەر جوابی بەمەوە یا دوای لە کاتی پێم باشە دوای لە کاتی خۆیان جواب بیتەوە زۆر باشە چی وای لێ کردیت بێتە ناو بواری ڕاگەاندنەوە مادەم تۆ لە ساڵی 2023ەوە کار ئەەکەی پێم خۆشە بزانم چی هۆکار بوو کە بیتە ناو بواری ئەلامەوە و لە ئێلامە کار بکەیت هەستم کرد ضروریات بوو یعنی چون ئەو کاتە ئێمە ئەو بەرنمەیەمان هەبوو بەرنمەی ڕێکخراوی ئازادی لاوان بوو هەری ئەو کاتە من و کەسێکی تر پێشکەشمانە کرد من و کوڕێک بووین بەرنمەکەمان پێشکەش ڕۆزم کاک هەردی بوو هەردی عیزەت بیر ینی ئەگەر تاو بیرم نەچوو بێ و بەرنمەکەمان ئامادە کرد و ڕۆژان ئەو کاتەش چکم تەلەبەی مەعادیش بووم لە هەمان کاتە ئەپەیمانگا دەواممە کرد هەر بۆ نەو مناسبەیەکی شەبواە لەوێ ینی تەقدیممە کرد و ئەوە خۆم سەرقاڵ کرد بوو چۆن بە تەواوی هاتمە بوارەکە ضروریات بوو هیچیشم نازانی یعنی ئامادەکردن و پێشکەشکردنی بەرنامە لەو کاتەیە ڕاستە بۆ خۆی تایبەتمەندی و قوتسیەتێکی هەبوو بەڵام کە دەسم پێکرد بابەتەکە بۆ من ئاسان بوو لەبەرەوە لە ضروریاتەوە گواستنەوە بۆ تەلەڤیزۆن بە سوپاسەوە و کاتە کەناڵی کورسا پێویستیان بە پایامنەرێک هەبوو تەکلیفیان لە کات برایم کرد بۆ برایم هەورامانی ڕۆژنامەنووس ڕێزمێ بۆ بەڕێزیان کە ئێستا شەر لە هەڵەبجە کتێبخانەیان هەیە بەڕێزیان تەکلیف لە ئەو کرابوو کە ببێ بە پایامنەر بەڵام ئەو منی اختیار کرد منشتم هیچ نازانم یعنی لە ڕاستیات چۆن ببم بە پایامنەرتی خۆم فێر دەکەم هاوکاری تەکەبیل فعلی شەروا بوو کاک برایم هاوکاریکی باشی کردم بووم بە ڕۆژنامەنووس ئێستا نازانم ئایا ڕۆژنامەنووسم ڕاکە نازانم خەڵکە بێەوە بڕیارە بە بەڵام تاوکو ئێستا بەردەوام لەش ساڵ بۆ تەندروست باش ئیشەڵڵا یەکەم کاری خۆتە بیرە لە بۆری ڕاگەاندن وەڵای یەکەم کار نابیرم نییە ئەوەی کە وەکو ئامادەکردنی ڕاپۆرت بوو بێ بەڵام لە بەرنمەکانیانی عادی بوو بەرنمەکانمان وە بزان بە چواردەی دوویەک دەستمان پێ کرد ئەوەم باش بیرە تەقریرێکمان حاضر کرد وازان لەسەر ڕۆژی خۆشەویستی بوو شتێکی ئاوا بیرە باش بە ڕادیۆیەکی شەکانمانە کرد ئەمە ڕادیۆمان بەکارەهێنا و سەجل بۆ تەسجیلی سەوت و دوایی بەکارمانەهێنەوە گوێمان لێگرت و ئیشەکانمانە نووسیەوە بۆ ڕادیۆ زام شتێکی ئاوا بوو بەڵام بۆ بە بەڵای ئەو ڕاپۆرتی تەلەڤیزۆنەکانم بیر ڕاستەکەی سەرەتا کە توات ناوکاری ڕاگەاندنەوە هەڵبەت ڕاگەاندن لە ئەستێکی ترا بۆ لە چاو ئێستاە ئەو کاتە چۆن بۆ ڕاگەاندن زۆر جیاواز بوو لە ئێستا ڕاگەاندن و ئیش و کاری ڕاگەاندن
کورساییکی تایبەتی هەبوو زانی هەموو کەس ئیشیتیانە بوو هەموو کەسیش پێی ناوێرە و لەو نێوەندەشان من هەر کەسێک لە چوار گەورم بوو هەمووی پیاو بوو ینی کوڕ زیاتر ئیشە کرد بەڵام ئەوەنە قودسیەتی هەبوو ئەگەر تۆ ڕاپۆرتێکی ئێوارە حازر کردا طبعاً لە بەیانیەوە تۆ چووی بۆ ئیش خەڵک شەو دانیشت سەیری ڕاپۆرتەکانی کردی ئەگەر بابەتێک هەبوایە چارەسەر بکرێ ئەگەر گرفتێکی پیشانبایە ئەوەنە قودسیەتی هەبوو ئیشی ئەعلامی هەر لە دوای بینینی ڕاپۆرتەکە زۆر بە ئاسایی کێشەکە چارەسەرەکرا یان ئەگەشتە ئەو شوێنەی کە مەبەست بوو یعنی تایبەتمەندی کاری ڕاگەیاندن لەو کاتەیە ئەوە بوو کە خەڵک ڕێزی بۆ ئیشەکە هەبوو وەک ئێستا نەبوو بەداخەوەکە بە چاوێکی تر سەیری ڕاگەیاندن کارێکرۆ بە چاوێکی تر سەیری ڕۆژنامە دێمە سەر پرسیارانش ئەوان هەمووی باس ئەکەین کە جیاوازی ڕاگەاندن لە پێشترا چۆن بوو ئێستا لە چه ئاستێکە ئێستا بابێمە سەر پرسیارەکە لە رادیۆ دەست پێ کرد و ئێستش لە رادیۆ بەردەوامیت ئەو ئاسوودەیە چیە کە تۆ لە رادیۆ دۆزیتەوە ناعیناتێ بچیتە جەیەکی تر ئیش بکەی پێی خۆشە لەناو رادیۆ بمێنیتەوە لەوێ ئیش بکەیت وەکوتم رادیۆ تایبەتمەندێکی زۆر عەجیبی هەیە هەرچەند ئێستا لە نێو بابی یاخود لە ناو تەصنیفی ڕاگەیاندنە باسی میدیای کلاسیک و میدیای نوێ ئەکرێت باشە رادیۆ لە ناو میدیای کلاسیکایە بمانەوە و نەمانەوە چۆن ناگوێزیتەوە بۆ قۆناغی میدیای نوێ مثلن بۆ نمونە سۆشیال میدیا بێ لە ناو ئەوانی تر بە عام سایتەکان چۆن لەمانە ئیش ناکەیت تۆ توانی لەوانەشا ئیش بکەیت بەڵام تایبەتمەندێکی رادیۆ ئەوەیە کە تۆ ئیش ئەەکەی لە ناو رادیۆیە زۆر ورتر و دقیقتر و تۆ بۆ چاو ئیش ناکەیت تۆ بۆ مێشک ئیشەکەی لە رادیۆ ئەتوانی لە یەک کاتا کە هەواڵێک ئەخوێنیتەوە کە بەرنامەیەک پێشکەشەکەی کە باسی گرفتێک ئەەکەی ئەوەنە بە وردی و بە جوانی باسیەکەیت خەڵک ڕسمەکە شەبینێ یعنی تۆ هەم لە یەک کاتە وێنە پیشانەی لە یەک کاتە بابەتێکی گوێزیتەوە و بە زمانێکی زۆر زۆر سادە لای ئێمە لە رادیۆ بە عام شتێک بەکار ناهێنرێکە ئەو خەڵکە لی تێنەگا ئاخر ئێستا شۆفێری تەکسێک گوێی گرتۆ لە ئێمە چیاوە لەوەی گوێ بگرێت لە کۆمەڵێ وشەی گەورە و زمانی بیانی و توزانم شتێکی پێچ و پەناکە لی تێنەگا ئێمە یعنی لە ناو رادیۆیە رادیۆ من وا ئەزانم یەکێکە لەو شوێنانەی ئەگەر ڕۆژنامە نووس بیەوێ دروست ببێ پێ بگە ئەبێ لە رادیۆ جیاوازی هەموو شیەکات یعنی جیاوازی ئاستەکانەکە کاتی کە تۆ بەم مەسە قساکەیت مامۆستایە کە دکتۆرای هەیە چوزانم مامۆستای زانکۆیە سەرۆکی زانکۆیە دکتۆرێکە ئەتوانێت بە ئاسانی لە تۆ تێبگا لەگەڵ کەسێکە کە هیچ خوێنەواریەکیش نییە بەڵام ئاسێکی سەقافی باشی هەیە زۆر زۆر بە جوانی لێو تێگا وا هەستەکەی کە تۆ بۆ ئەمانە قساکەیت ئەمە کرد ینی کاتێکیش فیدباک بۆێتەوە ئەوە نەیتر سوورەبی لەسەرەوەیکە لە ئیشەکە بەردەوامبی ئەو زمان پارەوی باسێکی زمان سادی باسێکی هەر لە رادیۆ پێویستە میدیاکار ئەو بەکاربێنیان لە سوۆشیال میدیا لە تیڤەکان ئەوەش ئەبێت بەکار بێ بەکار بهێنرێ بەڵام ئاسانکاری بۆ تەلەڤیزۆن و بۆ سوۆشیال میدیا ئەوەیە کە ئەوان ڕسمیشان هەیە پیشانی خەڵکیان تۆ لە نێو میدیا هەرچەند لەسەر میدیا ئەوە تا رادیۆ گوازراوەتەوە بۆ قۆناغی میدیای نێ و حالیۆ نەزان بەرنامە بە لایڤەڕۆ کەواتە بە لایڤەڕۆ ئەو تا رادیۆش توانوێتی کۆنتاکتێکی باش بکات لەگەڵ میدیای نوێە ئەو تا خەڵک ئێمە بینێ و پێچێک کۆمنتمان بۆ بنووسێ پرسیارێکمان لێ بکە بەڵام ئێمە ینی حالێن بۆی لە بەرنامەکان نایبینین بەڵام ینی ئەم قۆناغی گواستنەوەیە هەیە هەر ئەبێ بەم نەمەتە ئیش بکەین بۆچی لەبەرەوەی تازەوە بزان مۆدیلی ئەوە نەماوە کە تۆ بە زمانێکی قورس قسە بکەین ڕاستە هەموو کەس لیڤڵێکی هەیە لەوانەیە هیوا هەبێ حەز بکە بەم شێوازە بەرنامەکە بۆ نمونە خوێندنەوەی کتێبی هەیە کتێبێکە هێنە کتێبێکی بیانیە و هەموو کەس کتێب ناخوێنێتەوە هەموو کەسیش گوێگری ئەو بەرنامە چینێکی تایبەت لەو بابەتە ئەیانەوێت تێبگەن کەواتە هەرو چینە گوێگرێت لە بەرنامەکە بەڵام ڕۆژێک تا ئێوارە تۆ بەرنامەکە ئێبێ زمانێکی سادە بەکاربێنێ بۆ تەلەڤیزۆنەکان ئەمانە ئاسانکاری هەیە ڕەسم هەیە ڤیدیۆ هەیە بەڵام بۆ رادیۆ ئەم ئاسانکاری هەمیشە هەڵبەیە مثلەن دەنگێکی حەی بەکاربێنی موزیکێکی جیاواز بەکاربێنی هەوڵەی تۆزێ
بابەتەکان میکسەکەی بەیەکەوە بۆ ئەوەی سەرنجی خەڵکی ڕاکێش بێگومان ئەمە بۆ هەموو میدیاکارێک گرنگە و لە هەموو کایەکانی ڕاگەاندنیشا گرنگە بەباسی ئەو بکەم تۆ یەکەم خانم بووی لە هەڵەبجە و شارە زۆر و هەورامان کە کاری پەیامێری کردو بۆ ماوەی چەند ساڵێکی درێژ حەزەکەم باسی ئەوم بۆ بکەی بەبزانم تۆ وەکو خانمی لەو کاتەیە کاری پەیامێری قورس نەبوو لەو کاتیا کە تۆ ئەم کارت کرە و ئاستەنگانی کە هاتنە بەردەمی تۆ چی بوون و چۆن بوو کە تۆ وەکو تاکە خانم لێرە ئەو کارەتە کرد طبعا سپاس بۆ پرسیارە من زۆر کەس پێمەڵەوە زۆر لە زۆر شوێن نەموتوە من تاکە ژن بووم لە سنوورەکەیە بەڵام کارەکانی خۆت و ینی من پێش بەرنامەکەش پێیان وتمتیان ئاگاداری ئەو خاڵە بەکە ڕەنگین خان بەتەنیە کاری پەیامێری کە دەڵبجۆتم ئاگادارم و ئەزانم بەلای ئێمەوە گرنگە کە خانمێکی میدیاکاری بەم شێوازە لە ناو هەڵەبجە و لە ناو ڕاگەیانی کوردیا هەیە زۆر سوپاسدانەکەم طبعا دیارە کارکردن ئەزانی لەو کاتا کە من دەسم پێکرد بیرمان لەوە ناکردەوە من یەکەم ژن بم یعنی بیر لەوە ناکراوە کە من کچێکم و لە دەرەوەم ئیشەکەم چونکە ئەو فەزایی کە دروست بوو لەسەر شێوازی کارکردن اینجا لەگەڵ فەزاکە و ئینسیجامی کە لە نێوان سەحەفیەکان بە پەنجەی دەسەژمێردران ئێستا پێم بڵێ زان چەند کەس لەگەڵ منە ئیشی کردووە فیکرەی جیاواز ئایدەی جیاواز و موسسەی دەستگای جیاواز ئیشمان تیا کرد بەڵام هەمووشمان یەکێک بووین باوەڕکە بە شکڵێک ئیشمانە کرد کە هەمومان زۆر بەیەکەوە ینی کۆ ئەبووینەوە ئەچوین ئیشەکەشمان کرد و هیچ کەسیش سراعی لەگەڵ ئەوی تر نەبوو ئەمە وای لێ کردی کە یەکێ نەڵێمە نێرە ئەوە مێە لەو کاتە نەبوو ئێستا زۆر ئەڵێن بۆ نمونە ئەو یاک دوو سێ چوار ئەم جیاوازیانە لە بینی ژن و پیاوە ئێستا خۆشم ئەیبینم یعنی لە هەموو ڕوەکانەوە یعنی جیاوازی نێوان ڕۆژنامەنووسێکی ژن و ڕۆژنامەنووسێکی پیاو ئەگەر لەناو پرسیارەکانتانە بێتوانی لە ئەخیرەوە بۆ ئەوەی بزانی هەیە و خەڵکیش بزانێ ئەم جیاوازیە هەیە لە ڕاستیە بۆ ئەو کاتە ئەمە نەبوو اینجا هاوکاری کردنیش بۆ من زۆر ئاسان بوو مثلا من بە سوپاسەوە کاک سەردار مەحمودم لەگەڵا بوو کە ئێستا شێشتا و هەر وێنەگری کورساتە ڕزمەیە بووی کاک سەردار مثلا لەگەڵ منابوو ئاستنجی زۆرمان بۆ هاتە پێش چ بۆ ئەو چ بۆ من چ بۆ خێزانەکانمان باشە لەبەرەوەی یەکێک لەوانەیەنی وێرا بێ ڕوبەڕوو بە خۆم بڵێ تۆ چیت داوە لەم ئیشەکە ئەیکێمە ئیشی پیاوە بەڵام بە ماڵەوە وتراوە توانە عیب ناکەن کچەکەتانە نێرن بۆ ئیشێکە ڕۆژتا ئێوارە لەگەڵ پیاوێکایە لە دەرەوە ئەمانیان پێ وتراوە بەڵام ئەوانش بە سنێکی فراوان وەریان گرتو و هەم ئێمەش زۆر بە ئاسایی وەرماگرت لەبەرەوە ئەمە ئیشە پیشەیە وەکو هەموو پیشەکانی تر ئەمەش پیشەیە کە تۆ پیادەیەکی بەڵام جیاوازیەکە ئەوەیە کە شێوازی ئیشەکانمان جیاواز بۆ خانمی ئەوێ قورسە ناڵم قورس نییە چونکم تۆ بە شەو بە ڕۆژ نیوەڕۆ بەیانی زوو هیچ یعنی تۆ کاتێک کە پەیامنێری ئەزانی ناتوانانی بچی بۆ سەیران ئەزان لەگەڵ خێزانەکەتان ناتوان من نزیکەی 6 ساڵ نەمتوانی لەگەڵیانە بڕۆم بۆ سەفرەیەک بۆچی بەردەوامە بۆ ئینزار بیت یعنی تۆ وەکو پێشمەرگەیەک بەردەوام لە ئامادە باشە یعنی ئێستا ئێوارە هەموو کەس لە ماڵە دانیشتووە بەداخەوە کارەساتی ڕوویە ئێوارێ ڕابردوو کە گەنجێک کارەبالەیە بەداخەوە گیانی لە دەسەی ئەمە سەحەفی هەواڵە بۆی ئەڕاتە شوێنەکە تۆ لە ماڵەدا خەڵک لە ماڵا دانیشتووە بەڵام ڕۆژنامەنووسەکە ئەبێ ینی نابێت لە سەیران بێ نابێت لە گەشتی لەگەڵ لایانی پەیوەندیدارە ئەمانیش ئەبێت لەسەر ڕووداوەکە جگە لەوەش تۆ لە هزار شتی ترە ئەزانی تۆ بێ بیر بکەیتەوە لەوەی ئەزانی خەڵک چ کێشەیەکی هەیە ئەبێت تۆ بچیش لەسەر کێشەی خەڵکت بێ لەگەڵ لەوەش ئەزان خەڵک ئیشێکی جوانەکە ئەوانی تر بیر لەم شتانە ناکەن یعنی تۆ بەردەوام لە بیرکردنەوە و لە پیشاندانی شتی جوانای و لە پیشاندانی کێشەیەکای بۆ خەڵکی ڕوبەڕووی زۆر شتەبییتەوە خانم بی زۆرتر شتەکان هەڵەگری دوێنێ لە شوێنەکە هەر ئاوا وتیان کاریگەری ئەو حەدەسە خراپانە چێ ئەزان لەسەر ڕۆژنامەنووس زۆر زۆرە خەڵک لە هەواڵەکەەوە ئیبینێت بۆ نمونە حادیسێک ڕووە تۆ چی جەنازەکە بینی ئەزای چ کاریگەریکی نەفسی لەسەر دەسەکە ئەچی دایکیانە بینی چەند ناڕەحەتن ئەبینی کە سوکار تۆش ناڕەحەتی بۆ خۆت ناڕەحەتی شتەکە ڕوویاوە بەڵام لەگەڵەوە ئەوانە شەبینی بەردەوام ئەمانە لەسەر تۆ کەڵەکابن لە ئەنجامە سەرسپێ
سەری توی سوی کردو ڕەنگی خان کە ئەو باسی پامنێر ئەکەین باسی زەحمەتیەکانەکەین کە ڕوبەڕووی ئەمی میدیاکار و پامنێران ئەبێتەوە کۆمەڵێک ئاستەنگ هەیە کە ئێستا باس هەندێکی کرد خاستە کاتێک ئەچیتە ناو خەڵکەوە بۆ کارێکی ڕۆژنامەوانی پامنێر ئەچێتە دەرەوە کۆمەڵک ڕوبەڕووی کۆمەڵک ئاستەنگە بێتەوە دیارترین لەو ئاستەنگانە چینکە ڕەنگە خەڵک بە شتێکی زۆر سادە بیبینە بەس بۆ پامنێر قورسە کاتێک ئەچێتە ناو خەڵکەوە طبعا بۆ پامنێر زۆر قورسەکە کاتێک ئەچێتە شوێنێک لە ئێستا باسی ئێستا ڕابردووە وان نەبوو لە ئێستا کێشەکە ئەوەیە چۆن کەسێک بدۆزێتەوە بەجددی قسەی بۆ بکە و تێبگالی چونکم ئێستا سەحافە یان بواری ڕۆژنامەوانی و کارە میدیایەکە و هاتنی دیجیتال میدیا و سۆشال میدیا بە یعنی مایکی زۆر کردووە زۆری ئەوانی کە مایکیان بەدەستا کەسە حەقیقیەکان ون بوون لەبەرەوە خەڵک بەردەوام لە ئەڵێ بۆ نمونە من قسەشکەم چی لە مەوزوع گۆڕێ بگومە ئەمەیەکێکە لە ئاستەنگەکان دووەم خۆ هەر لەگەڵ خەڵکا کێشیان نییە کێشەیشی لەگەڵ ئەمە نییە بڵێ من ڕۆژنامە نووسێکم سەر بە فڵان و سەر بە فیسارم نییە زانیاری و نادرێتێ کاتێکە تۆ ئەچیتە موئەسسەیەک بە دوای کێشەی خەڵکا ئەڕۆی کاتێکە زانیاری و پێ نادرێت ئەمەیەکێکە لە کێشە زۆر گەورەکان لە ڕووی ئیجتیماعیەکەیەوە ئێستا بۆ ئەو کات زۆر قرس بوو بەسە سەوانە ینی ئاسانکاریکی باش کراوە بۆ ژن فەزایەکی باش لە بەردەسەنە بۆ ژن بۆ پیاو یانە پێشەوە لە هەڵەبجا لەوە چێ کۆمەڵە شت هەبێ بەپێی تمۆحی گەنجە ڕۆژنامە نووسەکان نەبێ لەوە ئەچێ پاری کەمتر بێ لە چاو شوێنەکانی تر لەوە ئەچێ ئیش کەمتر بێ یاخۆ شێوازی ئیشکردن و ئەو پلاندان شێوازی دانانی پلان و نووسینی راپۆرت و ئەمانە هەمویان گرفتن بۆ کەسێکی ڕۆژنامە نووس بەڵام لەلایەن خەڵکەوە هەستەکەم ئێستا کۆم جۆرێک لاوە دروست بووە کەسێکی قساکا بۆ من بەڵام قسە ناکا بۆ چیشە قساکا بۆ ئەوی تر نایکا بۆ من و تۆ ئەمە ئەکرێ خەڵکیش ئەمە ئەکا ئەمەش گرفتە یعنی ئەمەشە بێتە گرفتێت بۆ ڕۆژنامە زۆن وونە تۆ بە پلانێک نردووتەوە ئەڵێ ئەم گرفتەیەمانەوێت چارەسەریکەین یان نەموئەسسەیەکە ناڵن ئەم زانیاریە بە تۆ بگە ئەگا بە ئەوی تر ئەمانە گرفتن بەڵام خەڵکەمانە نابینن یان وا ئەزانن تۆ ئەقڵە پێ ناشتێ فڵانە ئیش بکەیت ئەیکەیت بە دوایە چی زانیاری و پێ نایەڵن دەسێ بگا بە بابەتە ئەسڵیەکە و ڕێگری و لێکرێ لەوانەیە خەڵک بڵێ کاکە گیانۆڵە شت نییە نەگاتە خەڵکی بەڵام وانە ڕێزم هەیە زۆرینەی زانیاریەکان یان بابەتەکان کە ڕۆژنامە نووسانیش ئێستا ئیکەن زۆرینیان بابەتی یەکتری ئەیکەنەوە دووبارەیەکەنەوە ئەمە یەک دوو زانیاریان لەلایەن خەڵکەوە ڕێگریان لێکرێ لە پێدانی زانیاریەکان و ئەو جیاوازیکردنش لە نێوان سەحافایەکێکە لە کێشە سەرنجەکانیان ڕاستەکەی باسێکی ئەو بکەین کە تۆ تەنەوە کاری ڕاگەیاندە و جیاوازی هەبوو خۆ باسی کرد لەگەڵ ئێستەیە با بڵین ئەو بەرەو پێشچوونانی کە ئێستا لە ناو میدیایە هەیە وەکووت ئێستا ماشەڵڵا مایک بەدەستمان زۆرە موسەسەسی ئەعلامیمان زۆرە ئەو جیاوازی ئێستا هەیە ینی لە ئاستمۆحی میدیاکارە ینی میدیای کوردی بۆ ئاستە گەیشتووە کە تۆ بڵێ ئێستا زۆر جیاوازی هەیە لە پێشتر ئێستا زۆر باشتر بووە ئەنیستا تۆ کەسێک وەکو کەسێکی ڕاگەاندنی بە ئەزمون ئەوە چۆن هەڵەسەنگێن ینی پێ دوای ئێستاەوە لە ئاستی توەیە لە ئاستی میدیای کوردیە ئەوە لە بەرەو پێش چووە چیژانگیان من پێم وانە ئێستر باشتر بوو ئێستا زۆر خراپترە هۆکارێک جاران ڕاگەیاندن بوو بەڵام ئێستا نازانی چییە ئێسا بازاڕێکە و پاشاگەردانیە ئێستا پێویستمان بۆیەکە بزانین جاران چیمان کردووە ئێستا چی دووبارەی بکەینەوە بۆ ئەوەی کە ئێمە ئازان لە ئێستا زۆر پێویستمان بە قانونێکە قانونێک بۆی ڕێکماخە پێویستمان بەوەیەکە ئەسڵان بزانین چێ ئێمە لە ناوەکانیشا بۆ خۆمان بەچی ئەوترە ڕاگەاندنکار بەچی ئەوترە ڕۆژنامە نووس ئەسڵان با بزانین با بمان بچین ئیمتیحان بکەین بزانین چەند کەسمان ئەتوانێت راپۆرتێکی ڕێک و پێک بنووسێ ئاخر راپۆرت قسەی لەگەڵ ڕێزمە قسەی کۆڵان نییە ڕۆژنامە نووس ئەبێ بتوانێ ئادەی پێم بڵێ چەندمان هاتین راپۆرتێکی بنکۆڵکاریمان کرد لەسەر بابەتێ بتوانین بڵێنەوە ئەمە شانازی کە ئەمە دەستکەوتی ژیانمانە هەر راپۆرتی ئاسایش ئێمە ناتوانین ئەمانە بکەین جاران وانە بوو جاران کارتەکرد بۆ نمونە هەر بەجددی ینی
هیچ شتێک ئەوە نەبوو ڕاستە خۆ تۆ ئەوە بڕۆیت و بچیتە لایڤەوە قسە بکەیت و بە ئارەزی خۆت شتی وانە تۆ لەوانەیە لە ناو هەنێک لە کەناڵەکانە ئێستا شاید بن تۆ بە چەند فلتەرا راپۆرتێکدا ئاوەسە ئەبێ زۆر بە وردی زۆر بە دیقەت لە خۆتەوە ڕقم نەی یعنی بەڕاست ئێمە کێشەی ناومان هەیە ئێستا سەحەفی ناوی شوێنەکەی لەبەر نییە زەلامێک مقابلەکان نازانێ ناوی چییە تۆ یعنی من زۆر گاڵتەم پێکەنەڵێن هێشتا باوەڕی بە دەفتەر و قەڵەمە بڵێ من باوەڕم بە دەفتەر و قەڵەمە لەبەرەوەی ئەبێ ئێستاش کاتێک کە میوانێکیت ئەبێ بزانم پۆستەکەی چییە بێگومەخەرمە ئینسانە هەمومان قابلی غەڵەت و لەبیرچوونەوەی جاران وانە بوو ئێستا یەکێک لەو شتانی کە زۆر هەیە زۆر و بۆریە ئەوسا کەم و بخت بوو ینی ڕاگەاندن ئێستا پێویستی بەڕێخستنەوە هەیە بەڕێخستنێکی بەقوت اینجا پێویستیشی بەوەیە کە کاکە گیان زمانێکی هەبێ هەموو دەستگایەک ئێمە خەریکە سەرمان لە وشە کوردیەکانی شتێگاوە ڕاگەاندنیش ڕۆڵی هەیە لەسەر ئەمە طبعاً لە بچووکترین شت لە حیاتمان هەتا گەورەترین شت ڕاگەاندن کاریگەری لەسەری هەیە یعنی هەر ئێمەین کۆمەڵێک بابەتە خێنانەوە مجتەمەعەوە کە بەداخەوە کاریگەری خراپی هەیە هەر ئێمەین با کۆمەڵە بابەتێک دانێ لە ناو سۆشیال میدیا دوایی کاریگەریە هەر بڕۆ کۆمنتەکانی خۆت بخوێنەرەوە بزانە تۆ چی کردووە هەر لەمانەوە تێگەی جیاوازیەکە چییە هەر لەمانەوە تێگەی کە خەڵکی ئەوسا من بیرم یە جارێکیان بۆ لادەیەکە چونتو بوویان بەیانی یەن بۆ ئەوێ تیمی کورساتی ئەچن لەو لادەیە ئەوەکەن راپۆرتیان هەیە باوەڕەکەی ڕۆشتم ژنەکانی لادەکە هەمویان وەسابم لەوێ بەس لەبەرەوەی من بڕۆم و بچم لەگەڵ یان دانیشم ئەمە پێی ئەوترا قەدرزانینی ئیش ئێمە چون کەم و کورتێک لە لادیەکەیە هەبوو طبعا ئێمەش نەمانزانی بوو کەم و کورتێکەیە زەلامێک پێیوتین کە چوینە ئەویانی زۆر سەیرم لات ئێستا خەڵک ڕاکە ئەڵێ منەمکان من ئێستا ڕم قسەی بۆکەم بەڵام شەوێ لە سۆشیال میدیا دامەنێن و وا بڵاو بێت و وای لێکەن و وای لێکەن هەموو بۆ لای کۆمنتە گەڕێتوانی ئێستاگەر بزانین ینی بوارەکان ئەوەنە زۆر بووە میدیاکان ئەوەنە زۆر بۆ خەڵک ناوێرە قسە بکات ئەگەر هەر ناوێرە کێشەی خۆشی باسکە بزەبێت یعنی هەر بەدەر لەوەی کە زیاتر ئیش لەسەر لایک و کۆمنت سەکرێ ئیش لەسەر دی بابەتەکە ناکرێت بێگومان بۆ ڤیو هەنێک کەسێ مثلەن تۆ اینجا ئێستا ینی زۆر پێشکەوتۆ جاران ئەزانی خول نەبوو خولی سەحافی ئەبوو مؤسسەکەی خۆ بتێنێ ڕاهێنانە پێ بکە سە زۆر ئاسانە ئەزانی کۆمەڵە منەظەمات و خەڵکێکی باشی ئەوە هەیە کە تۆچی ئستیشارەی پێکە ئێمە کەسمان نەبوو استیشارەی پێ بکەین هەر کەس کە ئەڕۆشتی هەرو جەماعەتی خۆمان وەڵاو ئیشەی دوێنێ ئاوا بووە باشبوومە لایانی باشوە لایانی خراپی کەسێکی تر نەبوو پێوە بڵێ بەڵام ئێستا مەودایەک هەیە بۆ پێخۆ پێگەیاندن لەوانەیە بڵێ دیت خوا فڵانە شوێن چییە من بچم خۆمی تیا پێ بگەێنم لای ئێمە غرورێکی شێ لە لای سەحافی بەڕاستی پێی وایە کە بوو بە و ڕۆژنامە نووس و ئەو مایکەی گەر بەدەسە و ئیتر هیچی تری ناوێت ناوێت بخوێنێتەوە ناوێت تێبگا لە مۆزوعەکان بەدەرەوەی ڕاگەاندن ینی پێویستی بەوەیە ئەمڕۆ تۆ بابەتێکی سبێ بابەتێکی تریانی هەموو ڕۆژێک مەفروزە خونی بکەیتەوە بێ خۆ شتێک نیە ناوی لووتکە بێ لە سەحافە من باوەڕم بەمە نییە لووتکە لە سەحافە نییە تۆ بەردەوامە بێ بگەڕێ باشە ئەگەر لووتکە هەیە ئەوە فەرمو ئەی هاتووە دەبزانم چۆن خۆتی لەگەڵا گونجێنی حتا دوێنێ ناهاتی خول ببینیت بۆی چۆن فێری ڕابڕ ئەڵێ یەم بە ئەی بۆ من ئەی هەر ئەبێ راپۆرتی بنووسی پێی بڵێ بەو شکڵی لێ بکەبم نەزانیم بنووسی ئەوە بۆ ناکە یعنی کەواتە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو خولێکمان کردو بووی ئەستم بزانین ئەی چییە مەترسیەکانی چین لەسەرمان ئابێ ئیشە بین سبینە لە داهاتوە ئەم ڕۆبۆتانە ئیشەکەن و ئەڵێ ئەچێ ئەوەکە چۆن هۆشیاری وەرگین ئێمە ڕۆژنامە نووس بەردەوام لەوانەیە چێ بێ اینجا خۆ ڕۆژنامە نووسیش لەلایەکەوە ئەبێ مؤسسەکەی ئەوەی بۆ بکە بەڕاستی هەر لە هەموو شوێنەکە تەقیم مهمە بزانم ڕۆژنامە نووسەکە بە کەڵکی ئەو ئیشەنایە لابێ شترخەم جێگاکەی لەبەرەوە خەڵکی هەیە ئێستا لەخوا بەزابیانی ئەوە کۆلەژەکان پەیمانگاکان ناوەندەکانی پێگەیاندن بەشە ڕاگەاندنیان هەیە ناوەندەکانی پێگەیاندنیش بەڕاستی تۆ ئەگەر بتەوێت ئێستا لە سفرەوە دەست پێ بکەی شوێن هەیە پێ وگەێنێ ئێدەی کەواتە ئەزانی نەقسێکێتیا هەیە پەیوەندیەکەم جاهانێکیشان زۆر بەهانی هەر بەلاشیشن هەر بە بێ پارە پێتەگەێنن بەڵام ئەوە کەوتۆتەوە سەر من ئەوە نەسیقم بە خۆم هەیە وازانم شاخم لە ئاسمانە
ئیتر هیچ شتێکی ترم ناوێ ئەوە منم ئەبێ ئەمە غروری خۆم دابەزێنم بێگومانەوە کەوتۆ سەر ڕاگەیاندن کەوتۆ کارەکان خۆی شخصەکە باسی ئێوەت کرد ئێوە بۆ منە پێشتر ئێوە خۆتان پێگەیاندەوە بەڵام ئێستا کەسانی وەکو ئێمە ئەو میدیاکارانی کە لە ئێستاە کارەکەن یعنی کەسانی وەکو ئێوە هەیە کە دەستی ئێمە بگرن پێمان بڵێن بەم ئاراستای بڕۆ ئەمە ڕێگە پیشەیەکەیە بەس پێدوانی ئێستا بە جۆرێک لە جۆرەکان ئەو کەسانی کە هێنە ناو بواری ڕاگەیاندنەوە عنی کۆمەڵێک پێوەری بە کۆمەڵێک پێوەر وەرئەگیرن لەناو دەستگای ئەلامەکە کە ئەستن ڕەنگە ئیشە سەرەکیەکەی ئەو ڕاگەیان نەبێ ینی ئەو کەسە ئەو شارەزای باشی لە ڕاگەیاندان نەبێت بەڵکو لەسەر کۆمەڵێک پێوەر و ئەساسی تر وەربگیرێت ینی ئەمەش ئەو شپرزێ لە ناو ڕاگەیاندنا دروست کردووە ئەزانم بزەبت ئەزانم مەبەستێت چییە بەڵام ناتەوێ بڵێ ئەسڵەن ئەوە ئیشی سەحافە نییە پێشتر شتێک وتەر لە قسەکانتا وتە بۆ کۆکردنەوەی لایک و ڤیو بەڵێ ئەو ئەوانیان بۆ ئەوەوێ بۆ ئیشە ڕاگەاندنیان نەحێت ئەمە شانی وای کرد ئەم شپرزێ لە ناو ئیشی ڕاگەیاندنا دروست ببێت خۆیان مثلەن ئەگەر پێشیان نەگەێنن یاڵێ کوڕەکەی ناکای چێت تۆ مایکەکە بەو بڕۆ ئاوا زۆر بەسیتە و پێچێ وای پێ بڵێ بەڵام بیانی ئێتێ پێم بڵێ مانە شکڵێکیان هەیە لەسەر میزاجە لەسەر خزمایەتیە لەسەر وەی کە دەموچاوی جوانە ڕاستەکەی هەموو ئەمانە هەن بەڵام لەگەڵ ئەمانەشە ئەوە منم ئەبێ ئەوە نەفیکرم هەبێ وەکو بوو کەڵە بەکارم نەهێنم ئەوە منم ئەبێ ئەوەنە سەقافم هەبێ ئەگەر مەعلوماتم پێ نەبوو نەچم ئێستا من بنێرە بۆ راپۆرتێکی وەرزشی بە ئێستاشەوە 20 ئەوانە ساڵە ئیشەکەم ئەبێ پرسیارکەم راپۆرتی وەرزشی بنووسم لە بەرەوەی هەموو ڕۆژێ ئەمە ئیشی من نییە ئەبێ ڕاهێنەرێکی وەرزشی بێنم تێم گەێنێ ڕاهێنەری ئەو بوارە ئەبێ قسەی لەگەڵاکەم بێ لێ دوانی لێوەرگرم بێ یەکێک پێم بڵێ وابکە وابکە ئەوە باشە زۆر ئاساییە زانی پرسیارکردن عیب نییە نەزانین عیب نییە عیبترین شت ئەوەیە کە تۆ شتێک بڵاوکەیتەوە بە نەزانی راپۆرتەکە عیبیتیابێ بەرنامەکە و عیبیتیابێ یعنی ئەمجا لەسەرش گیری خواردووە یعنی ئینسان کاتێکیت ئیشێکی باشەکەیت ئەڵێن ئەوە مدیرەکەی پێیوت فلانە کەس پێیوت ئاوایە بەڵام کاتێک کە عیبەکە هەیە هەری خۆمە یعنی هەر ئەبێ خۆم بەرپرسیارێت باشەکەتە بێنە سەرە و هەڵەکانە ئەستۆی خۆتا بخۆشە حالیکەیت زۆر باشە بەبزانم چ شتێک هەیە عنی پێویستە کە ئێستا لە ناو میدیای کوردیە هەبێت و نییە چی هەبێ طبعا پێشتر ئاماژەم بە زمانێک کرد بڵێ پاشاگەردانیمان دروست کردووە ئەوەی فیلتەرە بێ زۆر هەبێت طبعا هەموو مؤسسەیەک ئەبێ فیلتەرێکی هەبێت بۆ ئەوەی کە چی لە مؤسسەی ئەوە داپاسە هەنێک کەناڵمان هەیە ئێستا یعنی بۆچی بە قیمەتی خۆیان ئەمێنێتەوە ئەزانی هەموو شتێک لە کەناڵەکەی ئەودا نابەسە جێگەی هەموو شتێک نابێتەوە اینجا ئێمەین بۆ نمونە ڕێکلامەکەین ئەبێ بێڕێزیکردن بە ئینسان ئیتر ڕابگیرێ تۆ مؤسسەی ئیعلامی و هەیە بۆ خزمەتی ئینسان ئیشەکەی بێڕێزیکردن ئەبێ کۆتایی پێبێنرێ هەزانی ماوەی چەند ساڵە داوا ئەکرێ بێ زەحمەت تکایە کەسێکی ئەمرێ مەڕۆ مقابلەی مەکە ئەم بەیانی ئەومان بینی بەڵام ئێستا جێگی سوتا و مایکەکەی ئەخاتە بەردەم هەستە چۆنە لەم چەند ساڵە هاوارەکرێ لە ناو ڕێکلامە بێڕێزی بە ژن مەکە بێڕێزی بە ژینگە مەکە زانی تا ئێستا شەڕەڕوە عەقدی شەکەی مؤسساتەکان ئامادە نین ئیمزای ئەمە بکەن بڵێن وەڵایی باشە بەسەر چاو لەبەر پارەکە لەبەر کۆمپانیەکان پارەیانانێ ئیتر گویان لێ نییە چی بڵاوێتەوە ئەبێ فلتەر هەبێت لە هەموو مؤسسەیەکە باوەڕم پێ بکە ئەبێ توێژەری کۆمەڵایەتی لێبێ ئەبێ توێژەری دەرونی لێبێ ئەبێ بەرنمەیەکی تەندروستی هەیە ئەبێ بۆردێکی تەندروستی هەبێ ئەنجا ئەو بەرنمەیە بڕوە ئەبێ بۆردێکە بێت تەقیمی بابەتی ئابووری بکە ئەنجا بەرنمێکی ئابووری بکرێت ئەو پاشاگەردانیەی ئەو ئێستا خەڵک هەمووی دەرونی نائارام و دەرونێکی شێواوی هەیە بەدەست هەواڵی موچەوە نەشارەزایی منی بەرپرسی هەواڵە کە لە 1 سەعاتە 5 ڕای خۆمە گۆڕم لەسەر ڕۆژێک لەناو ڕاگەاندنایی بینی سۆشیال میدیاکەمم وا کردەوەکو تۆوت بۆ کۆکردنەوەی لایک و ڤیو بۆ کۆمنت یەم لە ماوەی 1 سەعاتە 3 هەواڵی موچەم هەیە ئاخر ماڵ ئاوان ئێستا خۆوتە نادرێ ئێستا وتەی لیژنەکە چۆ بۆ بەغا دەی بۆسن هەتاوەکو لیژنەکان کۆبنەوە ئەنجا هەواڵێکی تر داپەسێنن ئەمە هەمووی نەبوونی بە دوواداچوون و نەبوونی فلتەرینە نەجا گۆرانی نەشازدا بەزاندن اینجا گوێمان خراپکردن مێشکمان خراپکردن هەموو ئەمانە ژینگەش خراپەکە بێگومان دەرونی هەر هەمووی کاریگەری هەیە کێ ئەیکا ئێمە
یعنی ئێمەش نابێ خۆمان لێ بەبەری ڕاگەاندنکارە بەشێکین لەو فەوزایی کە ئێستا هەیە. بەس بە پێشەوانی ئەو شۆتوانین کۆمەڵێک نمونەی جوان بینەوەکێک لەوانە خۆتی چکەمە ئێستا ئەمڕۆ باسی ڕاگەاندن نەکەین و باسی شوکارەکانی خۆت دەکەین. تۆ پرۆژەیەکە دێکە لە ئەکاونتەکەی خۆت بڵاویەکەیتەوە نابێت وابێت ئەمانی بەرچاوڕوونێکی زۆر باشیەوە بەخەڵی ڕەنگە هەندێک دەبێت کە کەسانی سەرەوە یان بۆ بنە کەسانی ئاسایی پێی پێنەبن بەڵام تۆ چونکە ڕاگەاندن کاری بە چاوێکی ورترەوە لە بابەتەکانە ڕوانی و ئەیکەی بە مۆزوو ینی لە هەمان کاتە ئێمە ئەتوانین سوسیال میدیاش بۆ نوێبوونەوە بۆ پێشکەوتنی ئێستا بۆ کۆمەڵە کاری لەم شێوازە باش بەکاری بهێنین. بێگومان طبعا نابێوابێ پرۆژەیەکی شخصیە و الحەمدولله ینی هەر لە ئەڵقەی یەکەمیەوە طبعا ئەگەر سەیری یەکەم بڕگەی بکەن نەمایکەم پێ نە هیچ هەروە هەر بە مۆبایلەکە خۆشمێتەوە هەر ئاوا دوو برادر لە شوێنە و لە کۆڕێکی ناساندنی کتێب بووین یەکی کانتی داوەتی منن لە چاوە بچین کە چوومەوێ بینم بەجددی ینی ئەوە خۆی هەر مەشروع بوو لە مێشکمە هەر ناوەکەی هەبوو بەڵام نەمەزانیکەی دەست پێ بکەم بەڵام کە چوومە ئەوێ بینیم تۆ فیکرەکە هەیە بەڵام نازانی چی نابێ وابێ کە چوومە ئەوێ و هەموو شەخەڵم بینی لەسەر حوزەکەی چاوگەیانی بەڕاستی نابێ وابێ ئەمە نەوە ئەچێ مادی راپۆرتێک هەڵ نەگرێ کە تۆ ئیشی لەسەرکەی بەرنامەیەکی شەڵ نەگرێ میوانێ بێنیت و مناقەشەی لەسەرکەی بەڵام بەجددی نابێ وابێ بە خەڵک بزانێ و دوای ئەوە هیچ کەسێک لە دنیاوە کەس بۆچی من کە خەڵک شەخەڵی من پاکاتەوە جگە لەوەی کە ها سیارەکان ئەگەڕێن و تۆ ئەتوانی لەبێت دەرگادانی هەر ئەوەنە ئایدی ئەوانە کۆیەکەنەوە ئەیبەن ئەو شتانەکە ئەمە بەرپرس ئێمە بەرپرسین زانی هەمومان بەرپرسیارەتێکمان هەیە لەناو ئەو مشتەمە هەمومان ئیشمان هەیە ئیشی خۆمانمان هەیە هەمومان کارمان هەیە موچە خۆرین وا ئەکەین ئەماکەین تۆ بەرپرسیارەتێک لێ لەو مشتەمە هەستەکەم من بە ئیشەکانی ترم ینی بە ئیشە خۆ بەخشەکان هەستەکەم ئەوەم کردووە بەڵام پێم وابوو مەر زەروریاتە و زۆر من زۆ سوپاسی خەڵکەکەم لەبەرەوەی نابێوابێت چۆتە ناوەوە چۆتە ناو خەڵکی مادەم قسەی لەسەر ئەکرێت و سەرنجی خەڵکی ڕاکێشاوە کەواتە چووە ئەجا بەو کێشانش کەیەن بۆی یعنی لە ڕۆژێکە هەموو جارێکە داڵبەزێ ڕۆژی جمعان داغەبەزێ وابزان نابێوابێ ڕۆژانی جمعان دا ئەپەزێت بەڵام لە دوای ئەوە نامەیەکی زۆری شێت ئەسەلەن بۆ نمونە وەرزشکارەکان گلەیان کردبوو لە شوێنێکە لە ناحەیەکە وتم بەسەر چاو هەروەکوتە منە وەرزشە زۆر تەمەڵم بەسەر ئەوەیە کە سەیری یاریەکەم و جمهوری شوێنێکم و ئەوایە بەڵام ئەزانم کە ئەبێ ئەوانیش لەو مۆزوعا بن ئەجا زەلامێکیش بە کۆمنتی من زۆر بە ئیجابی وەرەگرم ئەڵێ ئەبێ وابەیەکیش دانیت لەبەر ئەوە من جارێ 100 ئەڵلقەی نابێ وابێ نەکەم ناتوانم ئەڵلقەیەکی ئەبێ وابێ بکەم لەبەرەوەی کە تۆ شتەکانمان زۆرن راپۆرتەڵ ناک بەس هیوادارم یعنی لە سۆشیال میدیا بتوانین وەکو تۆڵی کە لایەنە زۆر باشەکان و ئەو هەموو بابەتە ئاڕوات نابێت پرسانە هیوادارم ئەوی من بەرپرسانە بێ و هەر کەسێکیش سەرنج و پێشنیاریە نەموتوانە هەمووی ئیشی لەسەرەکەم هەر هەمووی سلسیلە یەک بە دوای یەک بە پێی ئەو کات و مەجاالەی کە هەمە بەداخۆ مەجاالم زۆر کەسێکی زۆرژڵی مەجاالیکەمە بەڵام الحەمدوللا کە بەکارە ڕاگەیانەکان زۆر بەشی ڕاگە ئەوەش ئیشوکارەکانی شەلیشانی ئەوەیە حەز ئەەکەم ئەوە بپرسم ئەو ئامانجی بۆ هاتیتە ناو ڕاگەیاندن بەدی هاتووە نا زۆری ماوە ڕۆژ ڕۆژەکە هەستەکەی هێشتا بەدینات و هێشتا کاتی ماوە هۆشیاریمان زۆر سەعیفە یعنی ئەوەی کە ئەبێ دروست ببێ لە ناومانە هۆشیاری ئێمە بەڕاستی بەرپرسین بەرامبەر بە هیچ شتێ ئەو هەستەکەم کێشەکەش ئەوەنەی ئەیڵێ کە خەڵکیش ینی لەوانەیە شتێک بڵم خەڵک عاجز ببێ زۆر جار ئێمە تاوانبارەکەن نازانم تاوانەکە لە خۆیانە تۆ من بەردەوام کە ئەڵێن باژینگە بەپارێزین ئیشی من ئەوەی بەردەوام ئەمە بڵم بەردەوام بیڵێمەوە تاوکو و خەڵک دەست ینی هەستی پێ بکە بۆ ئیشی ئێمە هۆشیاریدانە ئیشی ئێمە ئەوەیە کە باشترین شت
پیشانی ئەوان بین نمونە باشەکان ئیشە باشەکان و ئیشە خراپەکانیش بۆ ئەوەی کە دەرزیان لێ وەربگرین نە وەڵڵا هیچی بەدینە هاتووە و هەستەکەم هێشتا هیچی شم نەکردووە بۆیە من دیسان لە سفرەوە دەستم پێ کردوەوە وا هەستەکەم بەردەوام هەموو ڕۆژێ لە سفرەوە دەست پێەکەم ئەو هۆشیارە چەند ڕاگەاندنەکان ئێستا تۆ باست کرد ینی زۆربەی لەوە چێ بیخەنە ئەستوی ڕاگەاندنەکان بۆ نە باسی لێوکن کێشەیەکە بێڵێ بێ ڕاگەاندن باسی بکە بەس ئەگەر لە بەسیتری شتەوە بیگری بۆ منە قاقەزێک فڕەبەی شتێک فڕەبەی ئەگەر بوون دایکەکە فڕی بە باوکەکە فڕی بە مناڵەکە بە هەمان شێوە ئەو کاتە غەڵەتەکە لە خێزانەکەوەیە نەک بیخەنە ئەستۆی ڕاگەاندن و تۆ تەنیا ئەوەت لەسەرەکە بابەتێکی لەسەر حازەکەی خەڵکەکەی لێ هۆشیار بکەیتەوە دوجار ئەمە بابەتی بڵاوکردنەوە زۆر قسەی لەسەرەگرێکی ژانخان ئەڵێن بۆ نمونە ئەگەر تونوتیژی بۆ نمونە ئەمە زۆر بە خۆمەوترێتەوە ئەگەر ئێوە ئەوە نەباسی نەکەن تونوتیژی خۆی وانە کاکەیان تونوتیژی هەیە باشە هیچ ئەوە کامڵاتەی دنیاڵێ من تونوتیژیم نییە کامڵاتە خۆی دووەلی ئەسکەندەرافی تونوتیژی تیاکڵەن وڵاتێک و کێشەی کەمە و چوزانم ئەوانەیە و خەڵک خۆشەژی و تونوتیژی لەوێ هەیە چۆن لای تۆ نییە ئەڵێ ئێوە ئەوەنە باستان کردووە ڕێگاکانتان پیشانی خەڵک لاوە لەوانەیە یەک دوو مؤسسە هەبن ڕێگاکانی خۆ قشتنیان پیشانی خەڵکیە بخۆ هەمووی نەی کردووە ئەڵێ ئامار بڵاو مەکەنەوە ئامار بڵاو ناکەیتەوە ئەڵێ لەم وڵاتە شامی شەریفە کەس نازانی چی ئەگوزەرێ ئەجا دوایەوە کۆمەڵی ئامار هەیە هەر خەڵک هەر نایزانێت بەس لە کۆتایمەیشی ڕاگەاندنانی کەسێکە لە ماڵەوەیە ئەو ئامارانە نازانێت لە بۆ منە لە ساڵێکا لە مانگێکە چەند ڕوودای هاتو چۆر وایە چەند کەس خۆی کوژە بەس دەمە لە کۆتای ئیشی ڕاگەاندنەکانە کە بێنم ئامارە بخنە بەردەمی خەڵکی بێگومان هەر ئەوەشنا ئێستا بۆ نمونە ڕووداوەکانی هاتوو چۆ بەردەوام ئەوترێ شۆفێری بەڕێز تکایە لەسەر خۆ بڕۆ پشتێنی سەلامەتی بەکاربێنە پێش بڕچێمەکە هەموو مانگلەیەکن کە جادەکان خراپن لەنەسا لە جادەکان خراپن دەی بێ زەحمەت تۆ دۆزە خاڵ باشە بە خۆت نازانی سیارەیەکی تر خۆیەکە بەژێر سیارەکەتە بە خۆت نازانی چەند ماڵ وێرانیە یعنی بەڕاستی کۆمەڵەش ئەڵەی چەک بەکارمەهێنن تکایە یعنی ئەوە من چەند ساڵ ئیشم لەسەر ئەوە کردووە با چەک و بازاڕێک چەک و هەمووی ئەوە سنووردار بکرێ شێوازەکانی مامەڵەکردن بە چەک و چۆن وەزارەتی ناخۆ هەموویم لەبەرە بەخوا یعنی ئێستا پێم بڵێ من چەکێکم هەیە چۆن چی لێ بکەم بە ڕێگاکان پێتەڵێم چۆن مۆڵەتێکی بۆ دەربێنە و چی بکە بەڵام ئەکەوێتە دەست هەموو کەسێ لە بازار کارە ساتەنێتەوە کاتێک کە بابەتێک ڕوایە ئیشی ئیعلامە پێمان بڵێ ئەمە لە بازارڕەکە بازاڕی ڕەشا تۆ ئێنفۆڕ دەستەکەوێ ئاخر ئەمە بێ لە دەستی دەوڵەتا بێ ئاخر ئەمە بێ مۆڵەتی ئاسایەکە کە ڕۆژانەوە محاڵەتانە بینی بێگومان هەر ئەوەش نێ سەرتاوانەکانی سۆشیال میدیا فەرمو ئەبێ ئیعلام ئیش لە سەرتاوانەکان کەکە لە ناو سۆشیال میدیا بڵێتەوە نەک یەک جارێکین بۆ نمونە کەسێک گیراوە لەبەرەوەی کە هەڕەشەی لە کچێک کردووە کە ڕسمی ڕووتی بڵاوە کاتەوە کە ئێستا شتانە ئەبێ خێزان زۆر هۆشیارتر بێ بە AI هەموو شتێک دروستە بێ لەبەرەوە زۆر ئاسایی ئەنجام بەیانە لە یەکێک لە مناقەشەکانمانە ئەوە بووکە چات GPT هەموو کەس ڕسمی خۆی راوەتێ ئەڵێ لە داهاتووە کارەساتێک ڕووەیە هەمومان ئەو دەموچوانەتەوان بەکارە هێنرێتەوەیان لەیەکە کەواتە کارەساتی گەورەتر بەڕێوە ئەبێ هەمومان هۆشیار بین ئەبێ هەمومان ئاگامان لەوە بێکە چی لە چواردۆ تەنها ڕاگەاندن شتەکان ناوروژێن و بیخاتە ڕوو بەجددی ئەبێ حکوومەتیش بە دوایە بچێت کەواتە لە کۆتایی ئەبێ هەمووی هەماهەنگ ببێکە و هەم خەڵک هەم حکوومەت هەم ڕاگەاندن خێزان زۆر گرنگە هۆشیاریدانی ڕاگەاندن زۆر گرنگە و بەجددی دایک و باوک لە ئێستا ئەرکان زۆر قورسن بەجددی نەوەخستنەوە پەروەردەکردنی پێگەیاندنی ئاسان نییە لەبەرەوە ئێستا پەروەردە فرە پەروەردەیە ڕاگەیاندن یەکێکە لەو شتانی کە ئەبێ دایک و باوک زۆر ئاگادار بێ لەژێر چاودێری ئەوە بۆ نمونە لاسایی نەکردنەوە و هەزاران هەزار شتمان بینیەوە کە ئەکرێ ڕاگەیاندن و ئەم مۆدێلە نوێی ڕاگەاندن کاریگەری لەسەر ئینسان و خێزانەکان دروست کردو بێگومان دەستچاو خۆش بێ حەزەکە من پرسیارێکی تر بکەم بابزانم لە ناو ڕاگەاندن بیان لە دەرە بە ڕاگەاندن بێ کێ کاریگەری لەسەر ڕەنگی سەلام هەبوو واللهی بڵێم چێ لە ڕووی ئیشەکانمەوە ڕووی ئیشی ڕاگەاندنەوە بێت لە دەرەوەی ڕاگەاندنەوە بێت وەک کاریگەری بڵێم کاریگەری ڕاستە و خۆی لەسرم هەبووە هیچ کەس کاریگەری لەسرم نەبووە بەڵام سەیریکە من برادرم هەبوون و ئێستاش برادرین یعنی ئێستا لە مؤسسە زۆر گەورە و ئەوەکانە ئیشەکەن خۆیان واتەنی چون خۆیان پێ گەورەیە هاوڕێین
پێم مەڵێن ئەم شتە ئاوای وانی و بە سوپاسوانی ئستشارەشەکەم زۆر تەبیڵێ گەرەمەوا بێ بۆ نمونە کاریگەری نابێت لەخوا بەزیابێ منی چێکم لەوانەی هەر کەسێکیان لە هەر شوێنێ لە هەر موئەسسەسەیە پرسیارێکیان لەسەر هەڵەبجابێ بۆ من نەگەڕێتەوە منیش خۆم و کۆنتاکتم دروست کردو ئەگەر بێت و هەواڵێک لەسەر هەڵەبجە بڕوات یەک ساڵی غەڵەت بێ بۆ نمونە 2015 بوو بێ ئەوان کردێتیان بە چواردە بوو بێ کرابێ بە 15 بوو بێ کرابێ بە 16 یەکەم نەفەرم بە ڤۆیس بۆیانە نێرم هەڵم هەواڵەتان غەڵەتە هەر ئامارێ بە سەقەت بڕوا پێیانە لەبەرەوە من خۆم کۆنتاکتەکەم دروست بە کاریگەریان لەسرم نییە چونکە من ڕێگای خۆم هەیە بۆ ئیشکردن و مانوو نابم لەو کاتەی من و ئەو برادرانم ئیشەکەین لەوانەیە خەڵک گاڵتەم پێ بکە کە من لە شوێنی خۆم ئاماومەتەوە بەڵام ئەوان تا ئێسێکی 4-5 شوێنیان گۆڕیوە بەس ئێستا تۆ خەزێنەیەکی پڕ زانیارە خۆت باست کرد ئێستا ڕەنگە ڕاگەاندیدکار لە سلێمانیەوە بێتە هەڵەبجە بۆ کارێک ئەو شارەزایی نەبیان وەکوی کە تۆ هاتە ڕەنگە تەلەفۆنێک بۆ تۆ بکە ڕێکی زۆر پێویستمان بۆ شتەیە ئەگەر تەنانەت بۆ بۆ ژمارە تەلەفۆنێکیش بێت نەک بۆ ژمارە تەلەفۆنسە بۆ نمونە معلوماتە پرسن لەسەر ژینگە ئەزانم من ئیشی تیاکەم ئەزانن زۆر ئیش لەسەر ژنەکەم یەکسەرە پرسن ئەڵێن ئەم بابەتە ئاوایە یان بۆ نمونە مقابلەی چی بکەم لەم بوارە بۆەوەی بە هەڵا نەچم من ئەمە بە مەدحمەی بینن تکایە یعنی ئەمەوە نەبێ بڵێن زۆر لە خۆڕازی ئەوە نەخوا نەکەردا بەڵام من هەر لێرەم نەچوم سەرڕای ئەوەی زۆر لۆمە کراوم زۆر قسەشم لەسەرەکرێ بەڵام نەڕۆشتم نازان بۆ ئایندە من نەبێ بە ماڵ لەسرم بەڵام تا ئێستا بەم شقڵە ئیشم کردو و پێویستیشمان بۆیە هەموو خۆمان نوێکەینەوە زانی منەسەکە لەبێ ڕاگەاندنم ئەم ساڵ بێتەوە مەرحەلە 4م اینجا بۆ ئەوەی کە هیچ پێوەی بسوپاس ئەبێ یەک شت بڵێم کە هیچ کاریگەریتان لەسەر دروست نەکە تەمەەن پێوەرنیە بۆ خوێندن ئێوارە ڕابردوو سەیری ڤیددیوەکەم کرد هەموو ئەوانەی کە دەستیان کردەوە بە خوێندن نەتەن هەبوو لە تەمەنی 63 ساڵی دەستی کردبوو بە خوێندن اینجا قسەی خەڵکیش کاریگەری لەسەر دروست نەکە یەکێک لە گرنگترین شتەکان ئەوەیە بۆ ژن بۆ کچان هیچ کاریگەریان لێ دروست نەکە من کاتێک کە دەستم کردەوە بە خوێندن وتیان تۆی زانی تۆ ڕاگەاندن نەزانی بۆچی ئەو ساڵ راپۆرت مەکرد هەرچی بکردایە تۆ ئیعلام و نەخوێن و نایزان نایخوا قسە و نای بەڵام ئێستا و بیانە شەڕێەوە ئێستا بە جۆرێکی تر قسەکەکەم ئەڵێن ڕاگەاندن نەزبوو لە شەهادەی نابێ ئێستا من نازانم ئێستا کامیان مهمە ئەزمونونەکە هیمەیە شەهادەکە یعنی جۆرێک لەسەر لە شێوانە بۆ دوستم خوانەکەدا ناڵم سرم لێ شێواوە بەڵام خەڵک هەروایە یعنی هەر سەردا لە ئاسمان شتێک بۆ دۆزێتەوە ڕێگەیەک لێگرێ بەڵام ئەوە تۆیت ئەبێ نەوەستی وەرگرتنی معلومات وەزام سنووری نیە هەتا ئەتوانی بڕۆ و قسە بۆ دروست نەبێ و هەوڵ بە ئەوەیشی پێتە بیبەخشی باوەڕم پێ بکە ڕەزیل مەبە لە پێدانی معلوماتە هەزار ئەوەنێت سەر معلوماتە سەرکەوتو بی یەخوا سەلامت بی هەر بمێنی ئینشاءڵڵا ڕاگەیەتکاری وەکو بەڕێز زۆر پێویستە هەموو مامۆستایەکی گەورەش وێ بۆ ئێمە هەر بمێنی زۆر خۆشحاڵم ئەمڕۆ میوانی بەرنامەی ڕێگا بوویت سوودمان لە زانیەرەکانی وەرگرت گفتگوی شیرینمان کردوەیەکەوە سپاس دەکەم سپاس بۆ ئەو میوانداریە طبعا من یەکەم جار کە هاتم هەر لە ماڵەوە کە هاتم وتم من زۆر وتومە بە خەڵکی وەرە بۆ بەرنامەکەم ئێستا کە ئەچم خۆم میوان و هەر لە ناو ڕادیۆشە و ڕادیۆ کەش یەکەم جار دەستی پێوە کردووە بۆ من جیاوازانی هەستێکی عجیبم هەبوو نشمەزانی چۆنە من سپاس دەکەم سپاس بۆ ئەو ڕێگایە ئومێ دەکەم بەردەوام بێ و نەوەستێ تاسەی زۆری تێخەن ڕێگاکە ئەگرن و ڕێگاکە کە گرتیان قولابی بۆ دانێ و بەسەریا سەرکەوە کە ڕێگاکە هەر جۆرە هەڵک چاڵ و ئەوەیان بۆ دروست کرد پردی بۆ دانێ هەمووی هەیە یعنی ئەتوانی بیکەی ومێدی سەرکەوتنە بۆ خوازم هیوادارم کە بەردەوام بی و هەمیشە لە پێشکەوتن و سەرکەوتن یەخۆ سەلامەت قسەکانەکەم باڵقەوەی کەم گەچکە خۆشحاڵ بووم سەلامەت بی بینەران و بیسەرانی ڕادیۆ شارە زۆر خۆشحاڵ بووم کە لە یەکەمی بەرنامەی ڕێگادا لەگەڵ ئێوەیە بووم بەرنامەکەمان گەشتە کۆتایی ئێوەش ئاسوودە بمێنە